ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان گفتو کۆگرتنە بێ لەسەر بە سیاسیکردنی بودجێ عێراق و پرسی بودجە لە نێوان هەولێر و بەغدادا بە میوانداری زۆر بەڕێز کاک سەردەشت محەممەد ئابووریناس. کاک سەردەشت خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس کاک سەردەشت، لەگەڵ دەست بەکاربوونی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەت جدیەتی پیشانەوە لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد یاخود دروستتر بڵین کێشە دروستکراوەکان کە لەلایەن حکوومەتی اتحادیە بۆ هەرێمی کوردستان دروستەکرێت. پێم خۆشە لە سەرەتا لەو بابەتەوە دەست پێ بکەین کە بودجە لە تەواوی وڵاتان بودجە هێندەی بابەتێکی زانستیە و بە کۆمەڵی پێدانگی دەستوری و قانونی کاری پێکرێ، بەڵام لە عێراقا کێشەکە ڕوو لەوەیە کە بکرێ بە کێشەیەکی سیاسی و زۆر جار کێشەی ناوچەگەری و مەسەبگەریش. خوێندنەوەی کاک سەردەشت بۆ بودجەی 2021 عێراقی و ئەو ڕەشنووسەی کە بڵاو کراوەتەوە چییە؟ دەست خۆش بە بەرنمەکەتان و بۆ بینەرانی بەڕێستان. لە ڕاستیدا بودجەی حکوومەتی عێراق بۆ پرۆژە یاسای ساڵی 2021 کە نووسراوەتەوانێ و دەنێردرێ بۆ پەرلەمان بۆ ئەوەی کە بخوێنرێتەوانێ و دەنگی لەسەر بدرێ، ئەتوانین بڵێن ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکە بیل لەوە نەکراوەتەوە کە لە ساڵانی ڕابردووە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقی لە چەند قەیرانێکا بوون لە ڕووی ئابووریەوانەیە و بە چەند قەیرانێکا تێپەڕیون. بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان لە 6 ساڵی ڕابردوودا دوو جار کەوتوتە قەیرانێکەوانە کەوتوتە ئەزەماتێکی ئابووریەوانەیە کە هەندێکی وە بە تایبەت نردنی ئەو بەشە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقی یاخود لەلایەن ناوەندەوانەیە یەکێک بووە لەو هۆکارانەی کە بۆتە هۆی دروستبوونی ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە، کە ئەم کێشەیە لە ڕاستیدا سیاسی بووە ئەوەندەی کە کێشەیەکی ئیداری بێ یاخود ئابووری بێ لە سەرەتادا. لە ئێستادا ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەشە بودجەی حکوومەتی عێراقی لە ساڵی 2021 لە پەرلەمان خوێندنەوەی بۆ ئەکرێت و قەرارە دەنگی لەسەر بدرێت، پەیوەستەکرێ بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە تەسلیم بە حکوومەتی عێراقی بکە لە داهاتە نەوتەکان و لە داهاتە نانەوتەکان هەستێت بەوەی کە لە ڕێگەی گومرگەکانێوانەیە و ئەو داهاتی کە هەیەی داهاتە نانەوتەکان تەسلیمی حکوومەتی عێراقی بکات. بەرامبەر بەمە حکوومەتی عێراقی بودجەیەکی بۆ دیاری ئەکات کە هەتاکو ئێستا لە ڕاستیدا لە ڕووی سیاسێوانێ زۆر قسەی لەسەر هەیە و لە ڕووی سیاسێوە هێز و تایفە عێراقیەکان رازینین بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەشە بودجەی خۆی لە چوارچەوەی عێراقێکی فیدراڵی و دەستوریە وەربگرێت. لە ڕاستیدا ئەمە کێشە سەرەکیەکانە کە ئێمە چەندین ساڵە ئەناڵێنین بەدەزەوەی کە حکوومەتێک لە دوای یەکەکانی عێراق لە ڕووی سیاسێوانەیە کاریگەریان دروست کردووە لەسەر فاکتەرەکانی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستان. کاک سەردەشت، بەر لە بەرنمەکە گفتوگویەکمان کرد سەبارەت بەو دۆخەی کە بودجەی عێراق و یان با بڵێن بودجەی ئیتیحادی بەرامبەر بە هەرێمەوانە باسی بوونی زیاتر ئاستەنگ و ڕێگریت کرد لەوەی کە لەم بودجەیە زۆر بیر لەوە کراوەتەوە کە چۆن هەرێمی کوردستان پەیوەند بکرێ. ینی خوێنەوەی تۆ چێ بۆی کە حکوومەتی عێراقی ئەوێت لەم پرۆژە بودجەیە زیاتر ئەستەنگ بۆ هەرێمی کوردستان دروست کات بە پێچەوانەوەی ئەوەی کە بۆ نمونە کە بێت بودجەیەکی هاوسەنگ بێت و هەوڵ بات لەگەڵ هەرێمی کوردستانە سازان تەوافق هەماهەنگی هاوسەنگی ڕەچاو کرێت. لە ڕاستیدا حکوومەتی عێراقی هەمیشە نیەتی خراپ بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان. بابەتەکە نیەتە سیاسەکەیە کە ئەوان هەنگاویان بەو جۆرەیە کە ئێمە نەوت تەسلیمەکەین و بە تایبەت کابینەینەوە لە یەکەم دەستپێکی کارکردنەوە وەفدی ناردووەتە ناوەندی عێراق بۆ بەغداد بۆ ئەوەی کە ئێمە ڕێک بکەوین لەسەر بودجە و ڕێک بکەوین لەسەر و داهاتی کە هەرێمی کوردستان پێویستە لە بودجەی حکوومەتی عێراقی وەری بگرێت. کاتی حکوومەتی عێراقی پابند نابێ بەوەی کە قوتی ئێمە بەوەی کە بودجەی ئێمە بنێرێ، ئێمە لە هەمان کاتان نیەتی خۆمان پیشان ناوەکو هەرێمی کوردستان کە ئەوەی پێویستە لەسەر ڕێکەوتنەکە 250,000 بەرمیلەوە نیوەی داهاتە نانەوتەکانە بنێردرێ بە حکوومەتی عێراقی بەرامبەر بەوە حکوومەتی عێراقی بەشە بودجەی خۆمان بۆ بنێرێ. بەڵام هەتاکو ئێستا ئەوەی بینیمانە لە پەرلەمان چەند مادەیەک خوێنراوەتەوانێ
هەتاکو ئێستا دەنگدانی لەسەر نەدراوە پرۆژە بودجەی ساڵی 2021 ئایا هێز و لایەنە سیاسەکان لە پەرلەمانی عێراق ڕەزامەند دەبن بەوەی کە دەنگ لەسەر ئەم پرۆژە یاسایە بن حکومەتی هەرێمی کوردستان بەشە بودجەی خۆی وەربگرێ؟ چەندین دەنگی ناڕەزاییمان بینیوە لە هێزە سیاسەکان عێراق و لە ئەندامانی پەرلەمانیان لە پەرلەمانی عێراق کە بە جۆرە قسەیان لەسەر ئەوە کردووە حکومەتی هەرێمی کوردستان ئەم بەشە بودجەی پێ نەگات. لە ڕاستیدا کە ئێمە مافی خۆمانە لە ڕووی دەستوری و بەسراوینەتەوە بە عێراقێکەوانەیە لە چوارچێوەیەکی جوغرافیان لەگەڵ ئەوانە، بەڵام ئەوەی پێمان ڕەوانە بینن ئەو بەشە بودجەیە کە ئێمە لە ڕووی سیاسیەوە کاریگەری لەسەری هەیە لە ناوخۆی عێراق و دەرەوەی عێراق وا کراوە کە حکومەتی هەرێمی کوردستان بەردەوام پێویستی بەوە هەبێ میلەتێکی ژێردەستە بێت لەگەڵ عەرەبە، بەردەوام پێویستی بەوە هەبێ کە چاوی لەوە بێ کەی بودجەکەی بۆیێت کەی بۆی نایە، بەردەوام لە قەیرانە بێت لە ئاریشا بێت لە کێشا بێت بۆ ئەوەی کە نەتوانێت سەرپێی خۆی بکەوێت زیاتر سەرخان و ژێرخانی ئابووری خۆی بەباشی ببوژێنێتەوانێ. کاک سەردەشت زۆر جار باز لە سێکتەری نەوتەکرێ وەکو سێکتەری ینی سەرچاوی سەرەکی داهات لە عێراق. پێم خۆشە یعنی بەراورد بکەین لە نێوان هەرێم و بەغدایە لەوەی کە کامیان شەفافترن لە پرسی مامەڵەکردن لە نەوتە بە تایبەت لەسەر داهاتە نەوتەکان لە هەرێمی کوردستان کە بۆ نمونە کۆمپانیاکی بیانی کەشفی هەناردی نەوت هەرێمی کوردستانەکات لێکۆڵینەوە لە ژمێریاری و داهاتەکەیەکات و پێم خۆش ینی بە تایبەتێکە فۆکسەکەش لەسەر پرسی نەوتی هەرێمی کوردستان بێت لە ڕووی دەرهێنان و بودجە و تێچوون و شێوازی مامەڵەکردنی هەرێمی کوردستانەوە. نەوت بابەتێکی زۆر گرنگە لە ئێستادا لە هەرێمی کوردستان و چ لە عێراق لە 180 داهاتی ئێمە پێگەیەنێنەوت بڕبڕەی سەرەکی ئابوووریەکەمانە کە بەداخەوانە ئێمە لە پەنانەوتە ئەبوو کشت و کاڵێکی باشمان هەبووە بوو پیشەسازیمان هەبووە لە 180 داهاتی حکومەتی عێراقی و هەرێمی کوردستان لەسەر نەوت بنیادنراوە، لەسەر دەرهێنانی نەوت و فرۆشی نەوت بنیادنراوە. کاتێک کە نرخی نەوتدا ئەبەزێ ئێمە کێشەیەکی ناهاوسەنگمان لە ڕووی ئابووریەوە بۆ دروستە بێ و ڕووبەڕووی تەنگەژەی ئابووری ئەبینەوانێ. چ ئێمە چه حکومەتی عێراقی کە نەمانتوانیەوە بەرەو پیشەسازیەکی باش بڕۆین یاخود کەرتی کشت و کاڵ ببوژێنەوە کەرتی ئەوانە کە پێویستن و داهاتیانە بێ بۆ ئێمە. لە ڕاستیدا ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین بەباشی لە کاتی قەیرانەکانە مەسەلەن ڕوبەڕووی قەیران ببینەوانێ بۆ لەبەرەوەی سەرچاوی سەرەکی داهاتی ئێمە لەسەر نەوت بووە کە لە 180 داهاتی هەرێمی کوردستان ئەکا. هەر کاتێک نرخی نەوت لە دابەزین بوو بێ ئەمە ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بووین نەتەوانێ. هەر کاتێک بازاری جیهان وەکو دروستبوونی کۆرۆنا ڤایرۆس تەڵەب نەبوو بێت لەسەر نەوت ئێمە ڕوبەڕووی قەیرانێک بینەوانێ کە پەیوەستە بە نرخی نەوتەوانێ. لەبەرەوە پێویستە ئێمە لە پەنانەوتە بیر لەوە بکەینەوانێک کە داهاتی ترمان تەرچیز بکەینە سەرەوەی داهاتمان لە ڕووی گەشت و گوزار لە ڕووی هەر یەک لەو بابەتانەی تر متەنەوع بکەین. کاک سەردەشت لە پرسی نەوتە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە کەم باشتر مامەڵی کردووە بە تایبەتی تاوانبارکردنێکەیە لەلایەن حکومەتی عێراقیەوە بۆی کە هەرێمی کوردستان باش مامەڵی لەگەڵ عەقد و کۆنتراکتی نەوتی نەکردووە و زۆر جاریش بەشێت لەو بەناو پەرلەمانتارانە بەشی لەو مەندوبانەی کە لە کوردستان و نێردراوە دەبەخات بە خەیاڵی ئەوەی کە ئەوان بەرگری لە هەرێمی کوردستان و قوتی خەڵککەن زۆرجار ئەوانش دەنگیانە خەنە پاڵ دەنگی هێزە عێراقی و شیعەکانەوە کە پرسی مەلەفی نەوتی لە هەرێمی کوردستان شەفاف نییە. هەرێمی کوردستان باشتر مامەڵی لەگەڵ پرسی نەوت کردووە یا حکومەتی ئیتیحادی؟ لە ساڵی 2006 حکومەتی هەرێمی کوردستان گرێبەستی لەگەڵ کۆمپانیا دیلۆت کردووە بۆ ئەوەی کە وردبینی بکە لە سەرجەم هەناردەی نەوت و داهاتە نەوتەکان لە هەرێمی کوردستانە. ئەتوانین بڵێن ئەم کۆمپانیایەکێکە لە کۆمپانیەکانی وردبینی لەسەر ئاستی خارجی لەسەر ئاستی جیهان کە ڕاستە ئێمە ئەم کۆمپانیایە خۆمان وردبینی ناوخۆیمانەیە بەڵام ئەوان وردبینیەکی خارجیمان بۆ ئەکەن کە شەفافێتێکی تەواو ئەیە بەوەی کە هەرێمی کوردستان داهاتی نەوتەکەی چۆنە و چۆن هەناردەی کردووە و داهاتەکەی و تێچۆکەی هەموو ڕوونکردنەوەیکی تایە. ئەتوانین بڵێن حکومەتی عێراقی بە درێژای ساڵانی ڕابردوو بە درێژای چەندین دەیە کە نەوتی هەناردە کردووە هەتاکو ئێستا شەفافێتێکی لە نەوتانە بووە، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان کە چەند ساڵێکە نەوت هەناردە ئەکا توانیوێتی لەگەڵ یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی جیهان کە کۆمپانیا دیلوتە بۆ
بابەتی وردبینیکردن لە داهاتە نەوتەکان کە عقدی 5 ساڵی هەبووە ساڵی کۆتایی ساڵی 2020 عقدەکە کۆتایی پێ لەگەڵم کۆمپانیا بەڵام کاتێک کە گرێبەست کراوە لەگەڵ کۆمپانیاکە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە خەڵکی ناوخۆی ئێمە یعنی تەدریب پێ بکرێت ترانیم پێ بکرێت بۆ ئەوەی کە دوای ئەم کۆمپانیا ئەگەر گرێبەستەکە تازە نەکرێتەوانێ سوود لە دەستی ناوخۆی خۆمان بینین لە ژمێرارەکان و لە وردبینەکانی خۆمان بینین بۆی بتوانین ئەو پارە زۆرش لەویات نەچێتە خزمەتی دەوڵەتێکی ترەوانیا خود کۆمپانیایەک ترەوە لای خۆمان سوودی لێ بینین کەواتە حکومەتی هەرێمی کوردستان لەم ڕێگەی و هەوڵیاوە شەفافانە دەرهێنان و هەناردەکردنی نەوت و داهاتی نەوت بۆ خەڵک ڕوون بکاتەوە دوێنێ تازەترین راپۆرتی ئەم کۆمپانیایمان بینی لەسەر ساڵی 2020 کە بە چه شێوەیەک وە لە 2020 نەوتی هەرێمی کوردستان چۆنە بێ لە 2021 نەوتی هەرێمی کوردستان و هەناردەی هەرێمی کوردستان چۆنە بێ ڕوون کراوەتەوە بۆ هەموو کەسێ بە زمانی عەرەبی کوردی ئینگلیزی کە هەموو کەس دەتوانێت بخوێنێتەوە بە زمانێک لێ تێبگات کە شەفافەتی هەرێمی کوردستان لە ڕووی داهاتی نەوتەوە کە وەک باسمان کرد بڕبڕەی ئابووری هەرێمی کوردستانە نەوت بۆی خەڵکەکەی بزانێت چەندێک داهاتی هەیە و چەندێک گەناردە کراوە چەندێک بەکارهێنراوەتەوە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانە. کاک سەردەش زۆر جار قسە لەسەرەوە کرێکە لە ناوەڕاست و باشووری عێراق لە ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵیە میلیشیاکان مامەڵە بەنەوتەوەکەن و زۆر راپۆرت هەیە زۆر سەرچاوە هەیە بە تایبەتی هەندێک لە کەناڵە میدیای جیهانیەکان باسی واکەن کە ڕۆژانە زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوتی عێراقی بەهەدەرەچێت لە ناوەڕاست و باشووری عێراق بووە میلیشیاکان مامەڵە بەم پرسەواکەن ینی خوێنەوەی تۆچی بۆی کە بەشێک لە بەناو پەرلەمانتارەکان زۆر جار هێز و لایەنە سیاسی عێراقیەکان هەرێمی کوردستان تاوانبارەکەن بە ناشەفافبوون لە پرسی نەوت لە پرسی بوجە لە پرسی موچەیە لە کاتێکا کە بەشێک لە راپۆرتی ڕێکخراون نێودەوڵەتیەکان راپۆرتی شەفافێتی نێودەوڵەتی راپۆرتی یان ڕۆماڵی بەشێک لە میدیای نێودەوڵەتی بۆی کە پرسی نەوت لە عێراق هێندەی بەدەست میلیشیای عسکەری و میلیشیای مەسەبیەوەیە هێند بەدەست حکوومەتی عێراقیەوە نییە ینی ئەم تاوانبارکردنە بۆچی لە ڕاستیدا هەرەوەیە کە ئەوان راپۆرتێکیان نییە بۆی بزانن ڕۆژانە چەند ئەفرۆشرێەوە چی کراوە لە حکوومەتی عێراقی لە بەسڕەوانەیە چێڵگەی نەوتی هەیە هەتاکو کەرکووک ڕۆژانە ئەتوانێت بۆ بودجەی ساڵی 2021 ژەمەی دیاری کردووە لە ضمنی ئەو 250,000 بەرمیلەی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕۆژانە 3 ملیۆن و 250,000 بەرمیل هەناردەی بازاڕەکانی جیهان بکا بە نرخی 42 دۆلار. حکوومەتی عێراقی نەوتێکی زۆری لەبەردەستایە بەڵام وەگەوەی جەنابەت باسی ئەەکەی کۆنتترۆل ناکرێ زیاد لەو 3 ملیۆن و 250,000 بەرمیلە ڕۆژانە لە ڕێگەی تەنکەرەوانە یاخود لە ڕێگەی چێڵگە بێعەدادەکانەوانەیە ئەفرۆشرێت بە شوێنی تر لەلایەن میلیشیاکانی دەوڵەتی عێراقەوە یاخودە و میلیشیانەی کە ئێستا دەوڵەتی عێراق بەڕێوە ئەبەن ڕاستتر بیڵێن لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت وەکو ئەنجومەنێکی ئەنجومەنێکە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیری سامانە سروشتەکان و وەزیری پلاندانان وەزیری ئابووری ئەنجومەنێک هەیە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان کۆنتترۆلی مەلەفی نەوتیان کردو بەڵام لە دەوڵەتی عێراقا لە ڕاستیدا هەم حکوومەت هەم میلیشیا هەمویان بەیەکەوانە خەریکی تەخشان و پەخشانکردنی سامانی سروشتی ژێرزەوی حکوومەتی عێراقین بەبێ ئەوەی کەس بزانێ چی هەیە و داهاتەکەی چۆنە بۆ دەوڵەتی عێراق لە کاتێکا حکوومەتی عێراقی کە وەکو هەر دەوڵەتێکی تری جیهان کە ڕوبەڕووی قەیرانی دارایی و ئابووری ئەبێتەوانێت لە کۆرۆنا ڤایرۆس وە لە ڕێکنەکەوتنی ئەندامانی ئۆپیک پلس لە جیهانە کە پێویستە ڕێژەیەکی سنووردارکردنی هەناردەی نەوتی بۆ دیاری ئەکرێت کە پابندمێ پێوەی ڕۆژانە ملیۆنێک و 25,000 بەرمیل لە نەوتی خۆی لە هەناردەکردنی نەوتی خۆی کەم بکاتەوە هەتاکو ئێستا پابند نەبووە پێوەی لەبەرەوەی حکوومەتی عێراقی کە میلیشیا کۆنتترۆڵی هەناردەکردنی نەوتی کردووە لە حکوومەتی عێراقیان نەوەکو دەستەیەکی ئەنجومەنێک یاخود وەزارەتێکی کە مەسەن بڵێ موئەسسەساتی کاری خۆیان کردبێت لە ڕووی داهاتی نەوتی و لە ڕووی هەناردەکردنی نەوتەوانێ. کاک سەردەشت پێم خۆشە قسەیەک لەسەر پرسی بوجەش بکەین لە عێراقی و هەرێمی کوردستان بەپی دەستور و بەپی یاساکان کابێ بۆ نمونە حکوومەتی عێراقی بودجەی ساڵانەی خۆی تێپەڕێنێت بینێرتە پەرلەمانی عێراق خوێندنەوەی بۆ بکرێت و بچێتە سیاقی یاسایی خۆی و پاشان
هەرێمەکان و لە ناوێنە هەرێمی کوردستان وەکو تاکە هەرێم لە عێراقا بودجێ خۆی وابەستێ و بودجێ بکاتەوانێ بەڵام حکوومەت عێراقی لە مانگی 9 و 11 و 12 2020 نەیتوانیەوە بودجەیەک ڕێکخات و تێپەڕێنێت و ببێ بە بودجێی ڕسمی و فەرمی حکوومەت عێراقی و ئەمە هۆکارە بۆ دواکەوتنی بودجێ هەرێمی کوردستانیش ینی خۆنەوەی تۆ چیە بۆی کە لە عێراق بودجە بە شێوەیەکی شەفافدا ناڕێژێ و ئەوەندەی بودجەیەکی سیاسیە ئەوەندە بودجەیەکی ئابووری و پشت بە پێودانگی زانستی ئابووری نابەست لە ڕاستیە لە هەر حکومەتێک لە دوایەکەکانی حکومەتی عێراق و گۆڕینی سەرۆکوەزیرانەکان لە سەردەمی مالیکی وەگەر بڵێن پێشتریش هەتاکو و ئێستا ئێمە بەردەوام لە تەنگەشەی ئابووری و لە کێشەی داراییان لەگەڵ حکومەتی عێراقیە ساڵی 2019 بوو بیداەتی ساڵی 2019 بوو بەڕێز عادل عەبدولمەهدی ڕێکەوتنێکی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان کرد کە بەشە بودجێ حکومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیاریکراو هەموو مانگێ بنێردرێت بەڵام لە ڕاستیدا هیچ ڕێکەوتنێکی حکومەتی عێراقی و هیچ ڕێکەوتنێکی سەرۆکوەزیرانەکانیان لە ڕاستیدا جێگەی متمانە نییە بۆ هەرێمی کوردستان ئێمە لە ساڵی 2020 تەنها 5 تەمیل کراوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە ئەم 5 تەمیلە نەمانتوانێەوە ئێمە بەباشی مەسەلەن تەختی تەنها بودجەی تەشغیلی ئێمە پێ نەکراوە تەنها تەختی موچەی فەرمانبەرانیشمان نەتوانێت پێ بکەن بەم 5 تەمیلە بە فرۆشتنی داهاتی نەوتی بە داهاتە نانەوتیەکان و گومرگ و ڕسومات و دەوایر ئێمە لەگەڵ 5 تەمیلە حکومەتی عێراقیە لە حکومەتی هەرێمی کوردستان توانراوە 8 موچە دابین بکرێ بۆ فەرمانبەرانی حکومەتی هەرێمی کوردستان کەسیانیان موچەی ساڵی 2019 بوون و 5یان موچەی ساڵی 2020 کە هەمووی لە ساڵی 2020 ئەم موچانە دراوە بە فەرمانبەری هەرێمی کوردستان و لە هەمان کاتە بودجێ تەشغیلی و مەسروفاتی دەوایر و لە هەمان کاتە هەندێک پرۆژە و خستنە سەرپێی هەندێک پرۆژە لە کابینێنەوە بە تایبەت لە ساڵی 2020 کە ئەمانە توانراوە تەختەیەکی باش بکرێت کە عجزی بۆ دروست کردوین و قەرزمان لەسەر کەڵەکە بۆ وەکو حکومەتی هەرێمی کوردستان بەڵام لە پەنا ئەمانە کە ئێمە هەرێمێکین لە ڕووی دەستوریەوە لە حکومەتی عێراقیە توانیمانە ئیدارەی ئەزەمات بین و توانیمانە لە هەمان کاتە خەریکی بوژانەوەی ژێرخان و سەرخانی ئابووری خۆشمان بیت لە هەرێمی کوردستان چونکە ئەوەی کە لە دیدی حکومڕانەوەی کە لە دیدی ئابووریەکی باش لە دیدی ئیدارەیەکی باشەوە بخوێنەوەی بۆ بکرێ تۆ تەنها پارەی فەرمانبەر نییە کە هەوڵی بۆ بی لەبەرەوە پرۆژە و مەشاریعەکانت لە هەرێمی کوردستان ئەگەر وەلا بنێتۆ تووشی قەیرانی دارایی ئەبی وەستانی لە ناکاوت توش ئەبێ ئەمانە بەڕاستی ئەمە لەبەرەوەی کە پەیوەستین بە حکومەتی عێراقیەوانەیە ئەگەر وەکو پێویستیش نەبوو بێ بەڵام لە هەرێمی کوردستان بە جیاواز لە شارعی عێراقی کار لەسەر پرۆژەکانی ئابووری کراوە ئەگەر دیقەتی کەناڵەکانی تەلەڤیزۆن بە یا هەر کەسێک گەچێتە خواری و عێراق دواتریە دەیجێڕێتەوانێ وێرانەیەکە بۆ خۆی بەڵام هەرێمی کوردستان توانوێتی لەگەڵەوەی کە 6 ساڵە ڕوبەڕووی 2 جار قەیرانی ئابووری و دارایی بۆتەوانێ بەڵام نەیهێشتووە وەستانی لە ناکاوی بە شێوەیەکی لە 100% بۆ دروست ببێکە بە تەواوی مەشاریع و پرۆژە بە کاملی پەچی کەوتبێ لە هەرێمی کوردستان نەخێشتیوانە بووە ئێمە هەوڵمان ناوە ئەوانەی کە لە ڕووی ئابووریەوانێ وەستانی لە ناکاوە کێشەی بانقیە بە نمونە قەرزی ناوخۆی و قەرزی دەرەکی ئەمانە توانیمانە تعاملێکی باشی لەگەڵا بکرێت و ڕوبەڕووی ئەو قەیرانە بینەوانە کە لە 6 ساڵی ڕابردووە لە شەڕی داعش و لە ئەو هەموو سەرچاوە مرۆییەی کە وەکو ئاوارە ڕویان کرد بۆ هەرێمی کوردستان کە هیچ دەوڵەتێک هاوکارمان نەبوو بە دەوڵەتی عێراقی شەوانەیە و لەگەڵەوەشا دابەزینی نرخینەوت بوو ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس بوو کە وەکو هەموو جیهان کاریگەریەکی ڕاستەوخۆی هۆکارێکی ڕاستەوخۆ بوو بۆ دابەزینی نرخینەوت سەرچاوی داهاتێمە باسمان کرد لە 180مان لەسەر نرخینەوتە بووە هۆی ئەوەی کە تووشێ و قەیرانانە بینەوە بەڵام ئیدارەی ئەزەمات دراوە ئیدارەی قەیران دراوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەک بوو بێ ئەگەر خەڵکەکە تەحملی کردووە بە شێوەیەکی زۆر باش و حکومەتیش توانیوێتی هەماهەنگیەکی باش بکات بۆ ئەوەی کە لێرە بە دواوە ئەو کێشە و ئاریشانەی هەمانە و گەندەڵی فەسادی کە هەبوو لە حکومەتی هەرێمی کوردستانە و دانی پێدانراوە کابینێنەوە بەرنامەیەکی چاکسازی زۆر باشی هەیە بۆی کە ئەمانە بێنێتە سەر پێی خۆی ئێمە بتوانین بەرچاوڕوون بین چی داهاتمانێ لە سنوورەکان چی داهاتمانێ لە ناوخۆیە و بتوانین ئەم داهاتەمان چەندێکە بۆ هەر مانگێک و چەندێک سەرفیاتمانێ لە بودجەی تەشغیلی و لە پرۆژەی ئاودانکردنەوە
لە وەبەرهێنانە یاخود لە معاشی فەرمانبەرانە و دواتر چەندێکمان عجز هەیە یاخود چەندێکمان داها دەمێنێتەوانێ لەبەرەوە حکومەت هێرێمی کوردستانە تام لە حزەیە بەهۆی قەیرانەکان لە عجزایە و قەرزیشمان لەسەر هەیە بەردەوام هەوڵی ئەوەی یاوە کە قەرزەکان لە هەوڵی دانەوەی قەرزە ناوخۆیەکان بووە هەوڵی دانەوەی قەرزە دەرەچەکانیش وەکوی کە دوێنێ لە راپۆرتی دیلۆت بینیمان کە هەندێک قەرزی کۆمپانیەکان دراوەتەوانەی کە بۆری نەوتی تورکیان لەبەرەوە تەنها ئەوە نەبوو ئێمە هەوڵی ئەوە بین موچە دابین بکەین هەوڵی ئەوە دراوە لە حکومەتی هەرێمی کوردستان مەشاریع و پرۆژەش نەوەستێ لە ڕاستەیە کە ئەمە تووشی قەیرانی دارایی و ئابووری گەورەترمانەکاتەوە لە داهاتوو کاک سەردەشت سەرباروی کە جەناب باس لەوە کرد کە هەرێمی کوردستان لە دوای ئەو هەموو گوشارەی کە حکومەتی عێراقی دروستی کرۆ لەسەر هەرێم بەڵام هەرێم توانیوێتی ئیداری ئەزمەکە بات پێم خۆشە قسەیەک لەسەر هەندێک پێودانگی ترکەین کە حکومەتی عێراقی بۆ دانەڕمانی زیاتری دۆخی ئابووری خۆی گرتوێتێ بەر بۆ نمونە چاپکردنی دەیان تریلیۆن دیناری عێراقی کە سەرباریەوەی کەمە کاریگەری کاتە سەر بودجێ عێراقیش بە نمونە بەرزکردنەوەی نرخی بەهای دۆلار و دابەزاندنی نرخی دراوی عێراقی قەرزی ناوخۆی قەرزی دەرەکی یعنی کۆمەڵێ پێودانگی ئابووری گرتوتە بەر بۆی کە بتوانێت لە ڕووی ئابووری حکومەتی عێراقی ئیدامە بە ژیانی خۆی بە لە هەموو ئەو شتانەی کە حکومەتی عێراقی ئەتوانێت وەکو دەوڵەت بەدەستی بهێنێ هەرێمی کوردستانی مەحروم کردووە بە نمونە قەرزی دەرەکی کە یا قەرزی ناوخۆی کە حکومەتی عێراقی ڕەنگە دواتر لە بودجە ئەم قەرزە باتەوە هەرێمی کوردستانیش بەشی بەرەکەوێت لە دانەوەی قەرزەکە بەڵام وا ناکات کە هەرێمی کوردستان لە چاپکردنی پارەی نوێ لە پرسی قەرزکردنی ناوخۆی پرسی قەرزکردنی دەرەکی و لە دابەزاندنی نرخی دیناری عێراقی لە زۆرینەی شتانە هەرێمی کوردستانی مەحروم کردووە یعنی خوێندنەوەی تۆچیە بۆی کە حکوومەتی فیدراڵی کە لە کاتێکە لە ئەرکەکانە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار پێکا بەڵام لە دەستخستنی ئەو توانەمادی و داراییە هەرێمی کوردستان مەحرومەکە لە ڕاستیە هەر دەوڵەتێک کە تووشی کێشەی ئابووریە بێت پێویستی بەوە هەیە کە خەڵکە پسپۆڕە ئابوووریەکەی چەند ڕێوشێنێک بگرنەبەر بۆ ئەوەی کە قەیرانە ئابوووریەکە تێپەڕێن یاخود دۆخی ئابووری لە وڵاتە لە تەنگەژەی ئابووری و پەڕێنەوە بۆ ئابووریەکی باشتر حکومەتی عێراقی بیری لە چەند هەنگاوێک کردوانێ بۆ ئەوەی کە لەم قەیرانە ئابووریە دەربازی بێ یەکێک لەوانە چاپکردنی پارەی نوێ بوو کە ئەمە بیری لە کرا و کارەساتێکی زۆر گەورە لە ڕووی هەڵاوسانی نرخ و لە ڕووی دابەزینی بەهای دیناری عێراقیەوە ڕووەکاتە عێراق لەبەرەوە ئەم ڕێگەی نەگرتە بەر جارێکی تر بیر لەوە کرایەوانێک کە بەهای دیناری عێراقیە و پارەی کە ئێستا هەیە لە عێراقا بەرامبەر بەو قەرزەی کە لە هەر وڵاتێکەکەی لە هەر بانقێکی عالەمی ئەەکەیت کۆمەڵێک ڕێوشێن و کۆمەڵێک مەرجی هەیە ئەوەی کە قەرز بە هەر دەوڵەتێکە بە هەر شوێنێکە یەکێک لەوانە دەستکاریکردنی بەهای دراوەکە یەکێک لەوانە دەستکاریکردنی نرخی سوتەمەنیە لە وڵاتەکە یەکێک لەوانە مەسەلەن دەستکاریکردنی ئەو بەشە خۆراکەی کە ئەدرێ بە هاوڵاتیان کە لە بودجەی ئەم ساڵی 2021 هەموو ئەمانە دراسە کراون لە بودجەکەیە و هەموو گۆڕانکاری لە نرخەکانە ڕوئەیە لە ڕاستیا حکومەتی عێراقی دەستی بر بۆ ئەوەی کە دینارەکەی خۆی بەهاکەی دابەزێنێ بەرامبەر بە عوملەی قورس کە دۆلارە بەڵام ئەمە سلبیاتی زۆر هەبوو و لەوە ئەچێت لە ئایندەیە سلبیاتەکان خراپتر بکەونە ڕوو حکومەتی عێراقی داهاتی 91 تریلیۆن و 790 ملیار و 155 ملیۆن و کەسرێکە بەرامبەر بەم 91 تریلیۆنی داهاتە 150 تریلیۆن خەرجی هەیە حکومەتی عێراقی بۆ ساڵی 2021 واتە 58 تریلیۆن و کەسرێک عەجزی هەیە حکومەتی عێراقی یەت بۆ ئەوەی کە ئەم عەجزەی پڕ بکاتەوانێ بەنای بردوۆتە بەرەوەی کە بەهای دینارەکەی دابشکێنێ و عوملەی قورس کە دۆلارە نەوتی پێ ئەفرۆش نەوت ئەفرۆشە و دۆلار وەرەگرەبی خاتە بازارەوە لە بەرەوەی دینارێکی باشتری دەستکەوێت زیاتری دەستکەوێت بۆ ئەوەی کە کورتێنانی پێپڕ بکاتەوانێ لە ماوەی کە بەهای دیناری دەستکاری کردووە کاتێکە ئەو دۆلاری خستوێتێ بازارەوانێ ئەگەر بە نرخی 190,000 دینار بیخستایەتە بازارەوانێ لەگەڵ ئەوەی کە بە نرخی 146,000 دینار خستوێتێ بازارەوانێ 242 ملیار و 736 ملیۆن یعنی جیاوازی هەبوو بۆ ئەوەی کە کورتێنانی خۆی پێپڕکاتەوانێ بەڵام لە هەمان کاتە هاتووە دەستکاری قوتی خەڵکی کردووە
دابەزاننی مەسەلەن دەرماڵەی فەرمانبەر و ئەو موچەخۆرانەی لە حکوومەتی عێراقیە هەن لە 20 بۆ 6 دایبەزاندووە لە هەمان کاتا کۆنتترۆلی نرخی بازاری نەکردو کەواتە تۆ لێرەوە موچەی خەڵکدا ئەبەزێنی گیرفانی خەڵک کەمەکەیتەوە لەم لاوانێ بەهای دینارەکەشت دابەزاندووە ئەمەوە ئەکا کە هەڵاوسانێکی ئابووری لە نرخا دروست ببێت و ئەو کاتە تەنگەژە و ئابوووریەکە بۆ گیرفانی خەڵک دروستە بێت نەک بۆ دەوڵەتەکە زیاتر دەوڵەتەکە توانێت کورتێنانی خۆی پڕ بکاتەوە بە شێک لە کورتێنانەکەی بەم دەستکاریکردنی پارەیە بەڵام لەگەڵەوەشە کێشێ و ئاریشە بۆ گیرفانی تاک دروستە بێت لە حکوومەتی عێراقیە لە لایەک ترەوانێ ئەو کورتێنانەی کە حکوومەتی عێراقی هەیەی پەنا ئەباتە بەر قەرزی دەرەچی و قەرزی ناوخۆیی ئەم قەرزی دەرەچی ناوخۆیە تەنها دەوڵەت بە پێی یاسا ئەتوانێت پەنای بۆ بەرە ئێمە وەکو هەرێمێک لە هەرێمی کوردستان کە لە ڕووی دەستوریانێ سەر بە حکوومەتی فیدراڵین ناتوانین ڕاستەوخۆ قەرز لە دەرەوە بکەین لەبەرەوەی کە ئێمە ڕێگە پێدراونین لە ڕووی دەستوریوانە بەڵام حکوومەتی عێراقی کاتێک کە قەرزەکە لەم بەشە قەرزە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بەشی خۆی وەکو پێویست بۆ دیاری ناکات و لە بودجێ 2021 ئاماژە بەمە دراوە کە ئەم بەشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دیاری ناکرێت و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبێ بەوەی کە 250,000 بەرمیل و نیوەی داهاتە ناوخۆیەکان نەنەرێ بۆ حکوومەتی عێراقی لە هەر مانگێکا بێ ئەتوانرێ و بودجێشی ئەگەر بڕیاری لەسەر بدرێ هەرز دقی بیانەوە ڕای بگرن لە لایەکی تر ئەو قەرزەی کە حکوومەتی عێراقی ئەیکات چ کاریگەریەکی ئەبێ لەسەر ئێستا و لەسەر نەوەکانی داهاتوو کە بەداخەوە ئێمە کە لە چوارچەوەیەکی جوغرافی عێراقین نەوەکانی داهاتوو ئێمە ئەگرێتەوانە ئەم قەرزە لەبەرەوەی بۆ پرۆژەیەکی وەبەرهێنان نییە بۆ داهاتوێمە داهاتمان لێ هەبێ بۆ بودجەی تەشغیلی و معاشی فەرمانبەر ئەم قەرزە ئەکرێت بەردەوام سوودی ئەچێت فایدەی ئەچێتە سەر بەردەوام ئەم قەرزە لە کەڵەکە بوو نائەبێ کەواتە ئەم قەرزە لە داهاتووە بێنەوەکانی ئێمە بێنەوە بەڵام لە قەرزەکە لەو قەرزەی کە ئەکرێ ئێمە لی سوودمەند نابین لە دەوڵەتی مسر قەرزەکات بۆ ئەوەی کە شوێنی گەشتیاری پێ دروستکات بۆی بەندەری پێ دروست بکات ئەم قەرزە لە داهاتووە دوای 20 ساڵ داهاتی لێ ئەبێتەوانێ داهاتی لێ دەستەکەوێتەوانێ بەڵام قەرزەی دەوڵەتی عێراقی ئەیکار ڕاستە خۆچێتە سەرفکردنی بۆ مەعاش و بۆ بودجەی تەشغیلی یعنی لە داهاتووە هیچ داهاتێکی نییە بگرێت تۆ ماڵوێرانیت بۆ دروستەکە بگرە فایدەی بەردەوامە چێتە سەر و تۆ بێ نەوەکانی دوای ئەوە کە ئێمە لێرە لە چوارچەوەی عێراقێکی فیدراڵین ئەبێ ئێمە ئەم قەرزەنەوەکانی دوای ئێمە ئەم قەرزە بنەوانێ و لەسەر شانی ئەوان قورسایی دروستەکە لە ڕاستیە کاک سەردەشت بەرەو کۆتایی بەرنامەکە چین بەڵام پێم خۆشە ئەو پرسیارە بکەم کە لە بەرامبەر ئەو ڕێکارانی حکوومەتی عێراقی گرتووە تێبەر لە قەرزی دەرەچی و ناوخۆیی لە دابەزاندنی بەهای دراوی عێراقی کە وەکو بەڕێزش باسی کرد قورسایی و نەهامەتەکەی سەرنجام بۆ سەر شانی هاوڵاتیانە بێ نەک حکوومەتی عێراقی لە بەرامبەرەوەی کە حکوومەتی عێراقی قەرزی زۆری کردووە و کۆمەڵی ڕێکاری جیاوازی گرتووەتە بەر دراوی عێراقی نوێی چاپ کردووە ینی کۆمەڵێک ڕێکاری گرتووەتە بەر کە ڕەنگە زۆر جار قورساکە بکرێت سەر شانی هاوڵاتی بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان جیاواز لە حکوومەتی عێراقی دوو پلانی گرتووەتە بەر یەکێکیان چاکسازی و کەمکردنەوەی خەرجەکانە دوو هەوڵدانە بۆ فرەچەشنکردنی داهات خوێنەوەی تۆسیە بەیان بەراوردی ئەم دوو دۆخە چۆنەکەی لەوەی کە بەتایبەت لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی فرەچەشنکردنی داهاتە یادووە لە بەرامبەرشە پرۆسەی چاکسازی دەست پێ کردووە و وا پێشەچێت لە 2021 پێداگری زیاتری هەبێت لەسەر پرسی چاکسازی نەوت مادەیەکی زۆر گرنگە و سەرچاوی وەک باسمان کرد بڕبڕی سەرەکی ئابووری ئێمە لە هەرێمی کوردستان کە لە 180 داهاتی ئێمە پێگەێنێ بەڵام نەوت مادەیەکی نازجەوە کرێ بۆ مودەیەکی زەمەنی ئەم نەوتە لەم شوێنە نەمێنێ یاخود نەتوانین سوودی لێوەربگرین بە باشی لەبەرەوەی کە ئێمە ڕێگەی هەناردەی ئێمە تورکیا بۆ نەوت و ئێمە ڕاستەوخۆ لەسەر بەحرنی ناکرێت سبێنێ کێشەیەکی سیاسی گرفت بێ بۆمان نەتوانین نەوت هەناردە بکەین لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ بەردەوام لە بیرکردنەوەی ئەوەیە بێ وەکو هەر دەوڵەتێکی پێشکەوتوی پیشەسازی بیر لەوە بکاتەوانێت کە خاچێکی باشمانەیە و دەستی کاری زۆرمان هەیە بۆەوەی کە بتوانن کار بکەن لە هەرێمی کوردستان بتوانێت ئەم تەوازنە ڕابگریان ئێمە لە 180 داهاتمان لەسەر نەوتە و لە 120مان لەسەر داهاتە نانەوتەکانە بەداخەوانەیە کە ئەمە لە هەر وڵاتێکی پیشەسازی دنیا ئەمە بە جۆرێکی ترە
ئەتوانین سود لەوە ببینین کە پەرە بە کشت و کاڵ بین، ئەتوانین سود لەوە ببینین شوێنە گەشتیارەکان ببوژێتەوانێ و زۆر ڕێگایتر هەیە بۆ ئەوەی کە ئابووری پێ بەهێز بکەینەوە لە هەرێمی کوردستانە. باشترین بیرۆکە ئەوەیە نەوت گرنگی پێ بدرێ، بەڵام لە پەنا ئەمە وەک جەنابەت باست کرد متەنەوعکردنی سەرچاوەکانی داهاتمان گرنگی پێ بدرێت و حکومەتی هەرێمی کوردستان هەر کاتێک کە نرخی نەوتدا ئەبەزێنەکەوێتەوە قەیرانێکی ئابووری تر گرنگی بە کەرتەکانی تر بدرێ، کارێکی زۆر باشە. کاکسەر دەژ محەممەد زۆر سوپاس کە کاتب بەخشی بە بەرنامەی ڕاڤە. زۆر سپاس بۆ جەنابتان. دەستی خۆش بێ ئەزیزان، تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.